بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕێز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی خاکتان لێبێت. تەلەڤیزیۆنی خاک بەرنامەیەکی تایبەتی بۆ ئامادەکردوون بە بۆنەی چلەی خوالێ خۆشبوو هونەرمەندی پایەبەرزی کورد، هونەرمەندی خوالێ خۆشبوو گۆرانیبێژی کورد کاک محەممەدی ماملێ کە بەداخ و پەژارێکی زۆرەوە لە ڕۆژی 23 یەکی 1990 لە شاری سابلاخ مەهاباد کۆچی دوایی کرد. چەند شتێک ئاڕاستەی ئەم بەرنامە بکەین وەکو یادەوەری بمێنێتەوە بۆ کۆندامی تیپ مۆسیقای شنروێش لێرەوە دەستخۆشکەریتان لێ یەکەم دووبارە سپاسانە بکەم پێشەشی بەناوی خۆم و یەکەیەک ئەندامانی تیپی مۆسیقای فۆلکلۆرەوە زۆر سواسی کۆمانبوونی تەلەڤیزیۆنی خاک و تایبەتی جەنابیشت بەڕاستی ئەمە ئەرکێکی سەرشانی هەموو هونەرمەندێکە. دیارە منیش بۆ گۆرانی بێشێک بەشداری یەکەم. سپاسی تەلەڤیزیۆنی خاگەکەم و کارمەندانی کە ئێستا بەم کارە پیرۆزە، سپاسی هەر کۆمانبوونیانەکەین و سپاس بۆ کەسانێکەوە لەم کارە پیرۆزە بەشداریان کردو. هەڵبەتە کاتی ڕەوە مەزنەکە بوو ساڵی 1991 لە پاش ماوەیەکەوە لە من لە بارگای یەکێتی هونەرمەندانی یەکگرتووە کوردستان ليه وكم وشي